دیموکراسیات پێچەوانەی بنچینەکانی بیر و باوەڕ و تەنانەت پەلوپۆکانی ئیسلامیشە و دژایەتەکەی لەگەڵ ئیسلامدا ئێجگار گەورەیە. دەتوانین بە پوختی بڵێن جیاوازی نێوان دینەکەی خوا کە ئیسلامە لەگەڵ ڕێبازی دیموکراسیەت بریتیە لەوەی کە یەکەم ئیسلام خەڵک بانگ دەکا بۆ پەرستنی خوا بە تاک و بە تەنها، بەڵام دیموکراسیەت خەڵک بانگ دەکا بۆ ئازادی بیر و باوەڕ، وەلای ئەوان خوا پەرست و بتپەرست و شەیطان پەرستێ یەکسانە و هیچ فەرقێکیان نییە. ئیسلام خەڵک بانگ دەکا بۆ ئیشکردن بە قورئان و سنەت، بەڵام بانگخوازان و هەڵگرانی فکری دیموکراسیەت خەڵکی بانگکەن بۆ ئیشکردن بە یاسا دەستکردەکان، ئەو یاسایانەی کە بەشەڕەکانی وەکو من و تۆ دروستیان کردووە. جا ئەگەر پێچەوانەی شەرعی خوا و دژایەتی خوا و پێغەمبەری خواشی تێدا بێ عەلەیهی سەڵات وسەلام. سێیەم لە جیاوازیەکانەوەیە کە ئیسلام دین و ڕێباز و ڕێگایەکە لەلایەن خواوە دابەزیوە، بەڵام دیموکراسیەت هاوردەی بێدین و فەیلسوفەکانی یۆنانە، بەرهەمی فکری کەسانێکە کە ئیمانیان بەخوا و دین و قیامەت نییە. چوارەم دینەکەی خوا خەڵک بانگ دەکا بۆ ئەخلاقی جوان، ڕەوشتی بەرز، بەڵام دیموکراسیەت خەڵکی بۆ بەدڕەوشتی و داڕمانی ئەخلاق لە کۆمەلگادا دەکا. ئەوە دیموکراسیەتەکە دینەکەی خوا لە دینەکەی خوادا سنوور دانراوە، هەرکەس ئەو سنوورانە ببەزێنێ سزای شەرعی بۆ دانراوە، بەڵام لە دیموکراسیەتدا هیچ سنوورێک نییە، ئازادی ڕەها هەیە بۆ خەڵکی. شەشەم لە جیاوازیەکانەوەیە کە لە دینەکەی خوادا کە ئیسلامە ڕێز لە ئافرەت دەگیرێ، حورمەتی ئافرەت وەکو ئینسانێک سەیر دەکرێ، ئەمری پێکراوە بە پۆشینی پۆشاکی حەیا و حیشمەت و شەرم، بەڵام لە دیموکراسیەتدا و پۆشاکە دادەڕنێ ئافرەت وەکو ئالەت و ئامێرێک بۆ تێرکردنی حەزەکانی پیا و سەیر دەکرێ. حەوتەم لە دینەکەی خوادا عیزەت و سەربەرزی بۆ ئیماندارانە، بەڵام لە دیموکراسیەتدا عیزەت بۆ بێدینەکانە. هەشتم ئیسلام هەمووی خێر و بەڕەکەتە، تەنانەت کافریش لە ژێر سایە ئیسلامدا لە ناو ڕەحمەتدایە، بەڵام بێگومان دیموکراسیەت هەمووی شەڕە لەگەڵ خوا، لەگەڵ ئیسلام، لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. و ئەمەش هۆکاری ڕەواج پێدانی ماسۆنیە، یەهودیە، بێدینەکانە، بەوەی کە دیموکراسیەتیان لە ناو وڵاتەکاندا بڵاو کردوێتەوە. داواکارین لە خوای گەورە لێ پاڕینەوە بۆ خاتی ناوە جوانەکان و سیفاتە بەرزەکانی لەسەرەوە ئیسلام و ئیمانە بمانژێنە کە پێغەمبەری خوای لەسەر بوو عەلەیهی سەڵات وسەلام، نەوەک ئیسلامەتی و دینێک کە خۆمان حەزمان لێوە ئارەزووی دەکەین. اللهم ئامین.